ئێمە ئەمڕۆ لە نەمامگەی کانی پانکەوە لەگەڵتانین وەگەزانین کە نەمامگەکە ساڵانێکی زۆرە خزمەتی بە جوتیارانی ئەم ناوچەیە کردووە. جا ئێمە ئەمڕۆ بە پێویستمانزانی کە ئەم بڕگەیە لێرە تۆمار بکەین لەبەر ئەوەی کە کۆمەڵێک زانیاری پێویست کە لەسەر ئەم نەمامگەیە هەیە بگەین بە ئێوەی بینەری خۆشەویستمان لەگەڵمان بن. جا بۆ ئەوەی کە زانیاری زیاتر لەسەر ئەم نەمامگەیە بزانین ئێستا بەڕێز کاکۆسارمان لەگەڵا کە بەڕێزیان لە پرسراوی نەمامگەی کانی پانکەن کۆمەڵێک گفتوگۆ لەگەڵ کاکۆسار ئەەکەین و هەروە کۆمەڵێک زانیاریمان لەسەر ئەم نەمامگەیە پێبەخشێ. کاکۆسەر سڵاو لەبێت و ئەم کاتت باش. سەرەتا ئەمەوێ کە سوپاستان بکەم کە ئەم دەرفەتەتان بە ئێمەدا کە ئەمڕۆ کۆمەڵێک گفتوگۆ لەسەر ئەم نەمامگەیە بکەین و کۆمەڵێک زانیاری بە ئێمە بە بینەرەکان بەخشی. هەرمەوێ سەرەتا لەوە دەست پێ بکەم با بزانم نەمامگەی کانی پانکە لە کێکەوە دامەزراوە، سەرەتای دروستبوونی بۆکەی ئەگەڕێتەوە و ئەو جۆرە جیاوازانی کە لە میوە و لە بەروبوومەکانە لە من نەمامگەیە هەبووە لەو کاتەیە چی بووە و ئێستا گۆڕانکاریەکە چێکە بەسەریا هاتووە. سەرەتا بەخێر بێن بۆ نەمامگەکەمان. تەوەن نەمامگەی کانی پانکە لە 1945 دامەزراوە. سەرەتا نەمامگەیەکی خەدەمی بووە. ئەم نەمامگەیە بۆ تەنها بەرهەمهێنانی جۆرەکانی نەمامی میوە بووە. ئەو میوەی ئەو بەرهەمی میوەی کە هەبووە خراوەتە بازارەوە، ینی هیچ بەکار نهێنراوە ئەو کاتە بۆ بەرهەمهێنانی شەپڵ. لە 1945 هەتاکو ڕاپەڕین بەم شێوەیە ئەم نەمامگە دەوامی کردووە. بەڵام لە دوای ڕاپەڕینەوە بۆ هۆی ئەو وەزعی کە هاو بەسەرا نەمامگەکە لەلایەن چەند کەسێکەوە دەستی بەسەرا گیران نەمامەکانی وشکرا بە مەرەزە و ئەو نەوعشتانە هەتاکو 93 لە 93 دوایە حکوومەت وەری گرتەوە. ئەو کاتە کە نەمامەکانی تیان نەما بوو وا بە باش زانرا بکرێ بە نەمامگەیەک بۆ بەرهەمهێنانی تەنها نەمام. ئەو جۆرە نەمامەناش کە لێرە کرێتەوە هەموو نەمامگەیەک کە دانراوە بە پێی پێویستی جوتیارانی ئەو ناوچەیە نەمامەکانی بەرهەمهێنێ. بۆ نمونە ناوپارێزمان هەیە کە منتقە ساردەکان بۆ پێنجوێن شارباژێر زیاتر مەسەلەن لەوێ گێلاس و گوێز و سێو بەرهەمهێنرێ بە حکمی ئەوەی کە ئەو سێ جۆرە پێویستیان بە پلەیەکی بەرزی سەرما هەیە بۆی بتوان تێدای گەشە بکەن و لەو ناوچانەش بەرهەم ئەدەن. بەڵام بۆ نمونە سێو لێرە نابێ، گێلاس و ناوچە شارە زوور نابێ. ئێمە زیاتر نەمامگەکەمان تایبەتە بە بەرهەمهێنانی بە دەرەجە یەکەم هەنار و مێو لەبەرەوەی تەڵەبێکی زۆری لەسەرە لە سنووری ئەم ناوچە. بەڵام جگە لەوەی ئێمە خۆمان هەرمێ و قەیسی و هەڵوژە و بۆ نمونە چوالە بەرهەم دێنین جگە لەوانش. زیاتر لە وەرزی سەرمایە ئەو ئامادەکاریانە کە پێویستەکە ئێوە ئیتر خۆتانی بۆ ئامادە بکەن لە نەمامگەکە بە شێوازێکی گشتی چین، یعنی دەست بەجێکە ئیتر ڕوو لە وەرزی سەرما و زستانەکەن زۆرتر ترخەمی چی ئەخۆن ئەبێ خۆتان بۆ چ شتێک زۆرتر ئامادە بکەن؟ بەڵێ ئێستا لەم وەرزەدا وەرزی ئامادەکاریە بۆ ساڵی داهاتوو. کارەکانمان ئێستا دەست پێکا بە کێڵانی زەوی ئامادەکردنی. پاشان ئێمە دوو نەمان بەرهەمێنین، هەندێکیان بە قەڵەمەکرێ و هەندێکیان بە تۆوەکرێ. ئێستا دەزەکەین بە لە پێشە بە تایبەتی تۆ ئەوانەی کە بە تۆوەکرێن وەکو هەڵوژە، قۆخ، قەیسی ئەمانە بە تۆوەکرێ. ئێستا دەستمان کردووە بۆ زۆر بەشمان تەواو کردووە. پاش ئەوە دەزەکەین بە ئامادەکاری مەسەڵەن کیسێکردنەوەانە بۆ هەندێک تۆوی تایبەت و دەستیژەکەین بە بەرهەمێنانی ئەو نەمامانەی کە بە قەڵەمەکرێ. لەوانە هەرمێ کە ئێمە زۆر تەرکیزیەکەی لەسەر و زۆر تەڵەبێکی زۆری لەسەرە کە لەسەر قەڵەمی بەهەیەکرێ. ئێستا وردە دەستمان کردووە بە
ئامادەکاری بۆ قەڵەمەکان دایکانەمان هەیە و ئەی بڕین و پاشان متوربە ئەکرێت لەسەر ئەو جۆرە هەرمەیە کە خۆمان هەمانە. باش ئەو بەروبوومانی کە لێرە ئێوە ئیتر وردە ئامادەی ئەکەن زۆرترین گرفت یاخود مەترسی کە بۆ بەروبوومەکە دروست دەبێت لەسەر بەروبوومەکە دروست دەبێت بە شێوازێکی گشتی چین کە لە ناوی بەروبوومەکە. هەروە ئەگەر باسێکی ئەوشمان بۆ بکەی کاکۆ ساروش کە ساڵی چ کاریگەریەک لەسەر بەرهەمەکان دروستەکە، یعنی ئەگەر ئەو ساڵە باران باش نەبوو ئەو کاریگەریانی کە لەسەر نەمامگەکەی لای ئێوە دروست دەبێت بە شێوازێکی گشتی خۆیان لە چیابینەوە. ئێمە بە حکمی ئەوەی ئەم نەمامگە ئاوی جاری هەیە، یعنی جۆگەیەوە ئەمە جۆگەکەیەکەی بینن ئەتیمادی پێشتر لەسەر سێ سەرچاوە بووە، دوانی کانیپانکە سەرچاوێک ئاوی درێزە، بۆیە بڵێن بیرمان نییە لەم خوارەوە تا ئێستا هیچ بیرێکیتیانێت تەنها دوو بیرمانەیە لەسەرەوە کە دوورن لە مرکزی نەمامگەکەوە، بۆی احتیمال لەسەر ئاوی جاری ئەکرێ، ینی ئاوی کانیەکانی ئەم دەوروبەرە. هەر ساڵێک ئەم کانیانش کێشەیەکمان هەیە، هەر ساڵێکە وشکە ساڵی بێوەکو ئەمساڵ ئاوی جوتیاریشی لەسەر، ینی ئەو ئاوە مشتەرەکە لە بینی ئێمە و جوتیاردا. بۆ نمونە ئەمساڵ کە وەزمان زۆر خراپ بوو لەگەڵ جوتیارە کێشیان بۆ دروستەکردین ئاوەکەیانە بڕی، بە حکمی ئاوەکە زۆر کەم بوو، ئێمەش مەساحەمان زۆرە کێشەیەکی زۆری بۆ دروستکردین. یەکێک لە مەترسیەکان تەنها ئەوەیە پلەی گەرمای بەرز لەگەڵ نەبوونی ئاو، چکە نەبوونی ئاو وەک وتپاکە بیرت نەبووتۆ ناتوانانی سیستەمی قەترە بەکاربێنین، ئەتوانی سیستەمی ڕەش بەکاربێنی، کەواتە ئەو کاتە چی دەبێت ئاوەکە کە وشی کرد کەمی کرد ئەو نەمامانە هەموو جارێک معڕەزە بۆ لە ناوچوو. بگومان پلەکانی گەرما لەم ناوچەیەش زۆر بەرزە بێتەوە و ئاماژەش پێ کرد کە یەکێک لە مەترسیەکان کە ڕوبەڕووی نەمامەکانە بێتەوە گەرمایەکی زۆرە. هیچ ڕێگە چارەیەکتان دۆزیوەتەوە بۆ ئەو نەمامانەی کە با گەرمای زۆر لە ناو ئەچن ئێوە هەوڵ بدەن کە ڕێگە چارەیەکی بۆ بدۆزنەوە تاوەکو نەمامەکە لە ناو نەچێت؟ بەڵێ بۆ ئەو مەبەستە زیاتر ئێمە لێرە هەنجیرمانەیە کە ساڵانە ئیکەین بەهۆی ئەوەی کە ئاوەکەمان جاری ئاوێکی زۆر زەویەکەشمان زەویێکی قورسە بەگەبینن گڵە ڕەشە ئاوێکی زۆر ئەمێنێتەوە لەگەڵ گەرماکە بێتە هۆی لە ناوچوونی و هەنجیریش لەم ناوچە تەڵەبێکی زۆری لەسرە. هەنارمان هەیە کە ئەوە خۆی باشە بەرگە ئەگرێت لەگەڵ مێوە کێشەمانە زیاتر کێشەمان لەگەڵ شەکلی هەنجیرا بوو، بەڵێ ئەمساڵ ئەو شەبەکەی سێبەرمان بەکارهێناوە، شەبەکەی سێبەر تاکە چارەسەرێکە بۆ ئەو مەبەستە و زۆر زۆر نەجاحەتی ژێنە. زۆرتر کاکۆسار کڕیارەکان چێن کە ڕوو لەم نەمامگەیە ئەکەن و نەمام ئەکڕن و بەکارێنەوە لە کێڵگەکانی خۆیانە، یعنی ناوچەکانیان لەگەڵ ئەم ناوچەیە کەمێک جیاوازی هەیە لە ناوچەی ترەوەیان یاخود هەر زۆرتر ئەو کەسان کە لەم ناوچەیە ژیانەکەن و باسێکیشم لەوە بۆ بکەی کە زۆرتر خواز لەسەر چ جۆرێک لە نەمامەکانە لەلایەن کڕیارەکانەوە؟ کڕیارەکانمان هی ناوچە جیاوازەکانن، تقریبا زیاتر سنووری ئەم ناوچەیە بۆ نمونە بەرزنجەمان هەیە، هەڵەبجەمان هەیە، شارباژێرمان هەیە، زۆربەی کاتیش لە کەرکووکەوە یان چوە کەرکووکیش هەمان کەش و هەوای ئێرە هەیە، زیاتر تەڵەبی قەیسی و هەرمێ هەیە بۆ ناوچەی کەرکووک پارێزگای کەرکووک. ئەو ناوچانەش کە بۆ نمونە دوکانیان ناوچەی دێمین ئەمانە ئەو ترێمان هەیە ترێ ڕەشمیری زیاتر بۆ ناوچەی دوکانیان و بەرزنجە و شارباژێر تەڵەبی زۆری لەسەر. کاکۆسار بەشێک لە باخەکە بەشێکتانجا کردوتەوە کە پێی ئەوترێ ئەو نەمامانی کە تایەتی دایکانەیە، جا ئێستا ئەچینە نێو ئەو باخە بۆ ئەوەی کە خۆت زانیاری تەوامان لەسەر ئەو نەمام و درەختانە پێ بدەیت کە لە نێو ئەو باخەیە ڕوانتانە. فەرموو باوە. ئێمە ئەم باخەمان هەیە، ئەمە باخە دایکانەکەیە کە ئەو سنفانەی کە باشن لێرە نێژراون، ساڵانە لێرە
طعمەکان وەرەگرین ئەمە طعمەکان و گۆپکەکان لەسەرمانە وەرەگرین ئەمە قەیسیە ئەوە هەرمێ ئەوە هەنارە ئەگەر ئەم طعمە بۆنەی مەسەن کەشوهەواوە یا بەهۆی نەخۆشیەوە یا بەهۆی وشکیەوە لە ناوچوو ئەچین ئەو باخی ئەو جوتیارانەی کە خۆمان ساڵانە پێشتر لای خۆمان وەریان گرتووە طعمەکان باوەڕ پێکراون و هی خۆمانن دووبارە لەوان وەرەگرینەوە ئەگەر بەشی نەکرد. کاکۆسار بڕی ئەو نەمامانەی کە ساڵانە لە نەمامگەی کانیپانکە بەرهەم ئەهێنرێ بە شێوازێکی گشتی چەنن یعنی خۆی لە چەنە ئەبینێتەوە ئەگەر حسابی ئەوەش کوێ ئەگەر ساڵێ زۆر بێ ساڵێک کەم بێ و هەروەها نرختان چۆنە یعنی ئەو کەسانێک کە نەمامەکان لەلای ئێوە ئەکڕن کڕیارەکان ڕازین لەو نرخی کە ئێوە لەسەر نەمامەکاندایەنن بڕێ و نەمامانەی لێرە بەرهەمێنین نزیکی 30 بۆ 40,000 تا 50,000 ساڵانی پێشوش تا 70 بۆ 80,000 بەرهەمە هات. نرخەکان موحەدە یعنی نرخەکان حکومیە لە هەموو نەمامگەکان وەگێکە هەنارمانێ بن 750 مێو بە 500 ئەوانی کە موتوربە ئەکرێن تۆزێ ئەرکیان زیاترە مەسەن لەم بەڕبەرەتیەوە پارەیان ساڵانە بۆ دابی نەکرێ بۆ ئەو کرێکارانی کە موتوربەکەن چۆن کە ئەرکی موتوربە تۆزێ زیاترە ئەوان 1500. بابزانم زۆرترین ئەو گرفتانەی کە ڕوبەڕووی نەمامگەی کانیپانکە ئەبێتەوە بە شێوازێکی گشتی چین کاکۆسەر؟ ئێمە چەند گرفتێکمانێ لەم نەمامگە یەکێک لەوانە کە ئاومان مشتەرەکە لەگەڵ جوتیار دوو ئەم ڕێگایە کە بینی ئێمە پێیدا دەڕۆین هەم مشتەرەکە لەگەڵ جوتیار سێ چەند دەرگایەکمانێ ینی ئێمە چۆن ئەڵی ئەتوانین دەرگایەکی سەربەخۆی خۆمانمان نییە ئەم دەرگای چەند دەرگای کراوەتەوە بۆهۆی هاتوچۆی جوتیارەکانی ئەم ناوچەیە کە لێرەوە هاتوچۆکەن زەویەکەیان لە سنووری نەمامگەکەی ئێمەدایە لە خوارەوە دەرگایەکێ لە لای نەمامگەیکانی بڵێن لە کانێکی کانیپانکەوە لە سنووری ئەوێ و دەرگایەکی تر هەیە لە سەروی گرێزە دەرگایەکی تر کراوەتەوە زۆرجار سیاجەکە ئەدڕێنن ئێنە ناوە ئەم ڕێگایش مشتەرەکە لە بینی بڵێن بنکەی توێژینەوە کە ئێستا لەسەر ڕێگەکەمانایە لە تەنیش دێمایە لەگەڵ ئێمە ئەمە وای کردو کە ئێمە نەتوانین مسەیتەر بین بەڕاستی بەسەر نەمامگەکە زۆر جار تەجاوز دەکرێت زۆر جار خەڵکانێک گێنن ناوەوە بە ناوی سەیرانکردن و بە ناوی وێنەگرتن و نازانی کە ئەمە شوێنێکی حکومیە شوێنێکی کارکردنە بە قسەشی لەگەڵەکەی جاری وا هەیە پێی ناخۆشە کاکە من نەمامگەیەکی حکومیە نابی بیتە ئێرە نابێ بەم شێوەیە بێت. ئومێدەکەم کە هەموو ئەو گرفتانش چارەسەر ببێت پێشتریش ئاماژەت بۆ کردوتت کە لەبەرەوەی کە مەساحەکەی گەورەیە زۆر ناتوانن بە شێوازێکی باش ئیدارەی شوێنەکە بدەن. بەڵێ مەساحەکە بچووکتر بێ ڕەنگە بۆ ئێوە باش 282 مەساحەکەمان زۆر گەورەیە ئێمە دەمێکە داوامان کردووە لە بەرپرسانی خۆمان ئەگەر بچووک کرێتەوە سنوورێکی بۆ دابرێ و دەرگایەکی سەربەخۆ و سیاجێکمان هەبێت ئێمە ئەتوانین بەڕاستی کۆنتترۆلی وەزعەکە بکەین. ئێمە بڕگەکەمان لێرە کۆتایی پێهات ئومێدەکەم کە لاەنە پەیوەندیدارەکان گرنگیەکی زیاتر بەم نەمامگەیە بدەن چونکە وەک لەگەڵ میوانەکەشم گفتوگویەکی چڵوپڕمان لەسەر ئەم بابەتە کرد بڕێکی یەکجار زۆر نەمان ساڵانە بەرهەم ئێنرێ بۆ ئەو جوتیارانەی کە لەم ناوچەیە دەژین بەڵکو هەنێکیشان ئەتوانرێ بوتێکە لە ناوچەکانی تریش ئەژین وەکو کاکۆسار ئاماژەشی پێکرد هەنەجار لە کەرکووکیشەوە خەڵکێت کە لەم ناوچەیە نەمام ئەکڕێ بۆیە ئومێدەکەم کە ئەو گرفتانەی کە هەیەە ئەگەر بەڕادەیەکی کەمیش بێت چارەسەر بکرێ بۆیان و گرنگێکی زیاتریش بەم نەمامگەیە بترێت کاتێکی خۆش بۆ ملایەکدا.